سوارەتان باش کەستان بیرتانیە شەوی 21 لەسەر 22 5 2018 لەکوێ بوون چیتانە کرد باسی چیتانە کرد لەگەڵ کیا بوون کەواتە فکرەکە ئەمەیە ئەگەر شتێک لەو ڕۆژەیان ڕووی نایابێ بەنسبەت هەر یەکێک لە ئێمەوە تایبەت بێجا شتێکی خۆش بێ یان ناخۆش بێ بیرمان نامێنێ ئینسان ئەو تاریخانەی تەنها لە بیرەمێنێ کە شتێکی زۆر زۆر گەورە جا ڕەنگە جا هەنێ جار ڕەنگە لە دایکبوونی مناڵێک بێ یا زەواج بێ یا دوور بێ ڕۆشتنی یەکێک بێ لەو حاڵەتەیە لە بیرەمێنێتەوە بەڵام 21 5 2018 بەنسبەت منەوە سەرەتای 4 شەو بوو لە ژیانما کە بۆ من وەکو 4 سەدە ڕۆشتن 4 شەو کە لەم 4 شەوەیە سەدان هەزار پرسیارم لە خۆم لە باوەڕەکانم لە ئەزمموی ژیانم کردەوە کۆمەڵێک پرسیار کە تاکو ئێستا وەڵامیان نازانم بەڵام شەوەکانی 21 22 23 24 و 25 5 2018 بۆ من وەکو 4 سەدە بوون کە بەو شێوەیە تێپەڕین بۆچی شەوی 21 لەسەر 22 5 من لە نەخۆشخانەی فێرکاری سلێمانی بووم لە حوشەکە لەگەڵ براکەم و کۆمەڵێ لە خزم و کەس و کار و هاوڕێ چاوەڕێمانە کرد و باسی نەشە بوو نەخۆشی و چارەسەری نەشە لەلایەکەوە من لە ناو گفتوگۆکەیە بووم قسەم لەگەڵەکردن لەلایەکی شەو بە مۆبایلەکەم لەگەڵ پزیشکێکی هاوڕێم قسەمە کرد بۆی ڕێی دووهەم وەرگرین لە پزیشکێکی پسپۆڕی دیکەوە بۆ ئەوی بزانین ئەو نەشتەرگەریەی بڕیاریراوە بۆ نەشەی ئەنجام بین کاریگەری چییە بێت چونکە کەیسەکەی زۆر زۆر قورس بوو پێویست بوو پزیشکێک لە وڵاتێکیکەوە بێت و ئەو نەشتەرگەریەی بۆ ئەنجام بە لەسەر مۆبایلەکەم نووسرا بوو نەخۆشەکە ئەگەر ئەم نەشتەرگەریەی بۆ بکرێ ئەگەری مۆرتالیتی ینی مردنی زۆر بەنسبەتێکی کەم داوازێ بەڵام ئەگەری کەفتەکاربوونی مۆربیدیتی بەنسبەیەکی زۆر بەرزەبێتەوە تەمان ئەوەی کە لە تێکسەکە بە نەخۆشەکە ناوەبرا نەشەی خوشکی من بوو نەشە ساڵی 1993 لەدایک بوو ناومانان نەشمیل لە ڕاستیە بەڵام لەبەرەوەی 4 ساڵ دوای وەفاتی دوو برام هاتە خێزانەکە و جارێک کە نەشەی گێڕایەوە بۆ خێزانە پڕماتەمەکە ئێمە دەخۆشەویستیا پێمانەوە نەشە 6 ڕۆژ بوو لە بەشی چاودێری ورد لە نەخۆشخانەی فێرکاری سلێمانی ئەمایەوە لەبەرەوەی 6 ڕۆژ پێشتر لە کاتی ئیشکردنا کە یەکەمین ڕۆژەکانی ئیشکردنی بووەکو ئەندازیارێک لە بەرزایی زیاتر لە 10 مەترەوە کەوت بۆ خوارەوە بە سەرسەریا 13 شکاوی لە سەر و دەم و چاویا هەبوو و چەند خوێن بەربوونێ لە مێشکیا هەبوو هەتا 21 مانگ هێشتا ئومێدێکمان هەبوو چاوەڕێمانە کرد کە نەشە چاک ببێتەوە پزیشکە هاتن پزیشکی هاوڕێمان پزیشک لە دەرەوە هەموو هەوڵێکمانەیە بۆ ئەوەی کە نەشە بگەڕێنینەوە بۆ ژیان بەڵام شەوی 21 مانگ پێمان زانی کە نەشە مردنی مێشک ڕوویدا ئەوەی کە پێڵێن مێشکی مرد یان پێڵێن مەوتی سەریری بەپەلە لە گوگڵ نووسیم مردنی مێشک چییە قسەکەی گوگڵ پشکێن بوو جوابەکەی ئەیوت مردنی مێشک پزیشکی لە ڕووی پزیشکیە و لە ڕووی یاساییەوە یەکسانە بە مردن چونکە لە تاریخی بەشەریەت تا ڕووی نایەوە یەکێک دوای مردنی مێشک بگەڕێتەوە بۆ ژیان ئیترێمە 4 شەو ئەگەر بە یەک جوملە ئەو 4 شەوەتان بۆ کورت بکەمەوە کە چی بوو چاوەڕێی مردنی مردوویەکمانە کرد کە حازر بووین هەموو شتێک ببەخشین بۆی بژی چکە مردبوو لە بەردەستمانە بەڵام هێشتا دڵی لێ ئەیە بە کۆمەڵی جیهاز تەمان بەپەلە من لە پزیشکەکانم پرسیوتم ئەو جیهازی هەنا سەدان و ئەو عیلاجانەی کە ئەیەنێ ڕایەگرنیان ناوتیان بەپێی یاساکانی عێراق ئێمە هەتا دڵی لێبات بەردەوامە بین لە پێشکەشکردنی خزمەتگوزاری تەندروستی تەمان یەکێک لەو پرسیارانەی کە باوەڕەکانمی لەرزان لەو 4 شەوەیە ئەوە بوو ئەکرێ کچێکی 24 ساڵ ینی کە چاوەڕێی زەواج و خەنەبەندان و ماڵ پێکهێنانە بوونەوە عەبڕوا ینی تۆ باوەڕەکەی شتیوە ڕووبا ئەکرێ ئەم هەموو پزیشکە بە دەوریەوەیەتی نەتوانن علمی تۆب یەکێکە لە قەدیمترین علمەکانی سەر ڕووی ئەرز و زۆرترین بحوث لە علمی طب باکراوە چکە پەیوەندی مباشری لەگەڵ ژیانی مرۆڤایە قابلە چارەسەرێکی پێ نەبێ
ئەی قابلە ئەو حکایەتانەی کە ئەوەتەی هەین گوێمان لێ بووە کە قودرەتی کون فەیەکون هەیە و واقع هەڵەگێڕێتەوە و مردوو زیندوەکاتەوە تۆ بڵێ بۆ ئێمە ئیش نەکا ئەو حکایەتە. هەموو ئەم باوەڕانم لەو چەند شەوەیە کەوتنە بەر هێرشێکی زۆر زۆر گەورە کە من تاکو ئێستا وەڵامیان نازانم. پرسیارێکی کە وەڵامی نازانم ئەوە بوو کە ئایا ئێمە چاوەڕێ بکەین بەردەوام بێ بە جیهاز بە زۆر هەناسە بە نەشە بین بۆی دڵی لێبات و چاوەڕێ بین نەشە بئاوسێ شێوازی تەشویه ببێ زیاتر ئازار بخوا ئەگەر نازانم ئینسان کە مێشکی مرد هەست بە ئازار ناکە ئەوەی کە علمیەن ئەیڵێن بەڵام ئێمە باوەڕێکمان هەیە کە ڕۆح هەیە لە جەستەی ئینسانە و تەنانەت دوای مردنیش هەستیەمێنێ و ئەبیستێ. ڕێگە بین زیاتر ئازار بچێژێ نەشە یا بڕیار بین ئەو مەکینەیە بکوژێنینەوە و بەدەستی خۆمان نەشە بکوژین. یعنی ئەمە یەکێکی کەبوو لەو پرسیارانەی کە تاکو ئێستا من وەڵامی نازانم یەکێکە لە نقاشە زۆر گەورەکان کە لە عالەما هەیە. و ڕۆژی 25 مانگ ئەوەی کە چاوەڕێیەکرا ڕوویە نەشە بۆ هەتایە دڵی لەلایەن وەستا. کۆمەڵی دیمەنی ئەو چەند ڕۆژە هەیە کە من قەت لە بەرچاوم لا ناچن. من هەموو ئەو ئەرکانی لەسەر شانم بوو دوای لە کاتی نەخۆشیەکە و لە دوای وەفاتی نەشەش ویستم هەمووی بەدەستی خۆم جێبەجێ بکەم. کاتێک نەشەمان ئەشت دایکم تۆزێک خەنەی نارد بۆی هەڵی سوین لە دەستی نەشە لەبەرەوەی وا چاوەڕێمانە کرد لەو هەفتەیە نەشە خەنەبەندان بکە. هاوڕێی تەمەنی نەشە بەخشین کە لێرە دانیشتووە و یەکێکە لەو کەسانی کە دەورێکی زۆر گەورەی هەبووە لە ئامادەکردن و بڵاوکردنەوەی ئەم کتێبە بە کوردی لە بەردەم ژوورەکەی ئاوەستا بوو تارای بوو کێنی نەشەی بەدەسەوە بوو ئەلەرزی و نەیەتوانی قسە بکە نەمانەتوانی بە هیچ شێوەیە کۆمیونیکیشن لەگەڵ بەخشین بکەین. ئەمانە تەبعاً هەموویان کۆمەڵی ئازارگەلیان جێهێشت لای من کە بۆ ئەبەد لە بیرم ناچێتەوە. یعنی ئەمەی کە باسی یەکەم ساڵێک و 6 مانگ یا 7 مانگە بەڵام ئێستش کە ئەنتی بەکتەریالێک هەیە کە ئەچیتە بەشی چاودێری وردەوە ئەبێ بیەی لە دەستێت. تەوان من هەموو شەوێ دەجارە چوومە ئەوێ بۆ لای نەشە. ئێستش کە بۆنی ئەو دژە بەکتریایەتەوە لوتم منەباتەوە بۆ ئەو دەشەوە. مۆنیتەرێک لەسەر سەری ئەو نەخۆشانە دانێن ڕیتمی لەیانی دڵی یاخود فشاری خوێنی یاخود نیسبەی ئۆکسجین لە خوێن یا پیشانەیە دەنگێکی هەیە. جا هەنێ جار کە هەموو شتێک باش بڕوا دەنگێکی ڕیتمیە با بڵێن هەنێ جاریش کە بەرزی و نزمیەک لە نیشانەکانی ژیانیا هەبێ ئالارمێکی ناخۆشە. من ئێستا لە تەلەڤیزیۆنیش کە گوێم لەو دەنگە ئەبێ بەعزە جارێ لە ئەفلامە یا لە حەلقاتە ئەمباتەوە بۆ ئەو دەشەوە. کۆمەڵە پرسیاری زۆر کە وەڵامیان تاکو ئێستش نازانم. طبعاً پرسیارە گەورەکەش طبعاً ئێمە خێزانێک بوو وا بڕیار بوو 7 کەس بین بەس بڕیاری ئێمە وا بوو 7 کەس بین دایە و بابە و 4 برا و خوشکێک. بەڵام ئەمڕۆ بەتەنها من و برا گەورەکەم و دایکمین. 2 برام شێرپەنجە لە ساڵی 1989 بردنی. باوکم لە ساڵی 2009 بەجێی هێشتین و نەشەش پار بەجێی هێشتین. من ئەو ڕۆژەی کە باوکم لە نەخۆشخانە بوو جەڵدەی دڵی یا بەیانیەکەی تەمەن بۆ شەوی ڕابردوو من ئاهەنگی نیشانەکردنم هەبوو و باوکم لە ئاهەنگەکەیە حازر بوو. بۆ ڕۆژی دوایی باوکم جەڵدەی دڵێیا و ئێمە لە نەخۆشخانە خۆمان دۆزیەوە. من برا گەورەکەم ئەوەتەی هەم وام زانیوە شت نییە ئەو لە دەستی دەرچێت لە حیاتە هەرچی مەحاڵە بۆ ئەو ئاسان بووە و توانیوێتی بۆ منی جێبەجێ بکە. بەڵام ئەو ڕۆژە کە بینیم پزیشک پێیوتین چانسی ژیانی باوکتان لە 105 ئەو چاوانەی کە من ئەوەتەی هەم چارەم تیا بینیون فریمەسکیان پێ هاتە خوارەوە و من ئەو ڕۆژە لوتم بەو تعبیرەی کە ئەڵێن ها لوت ئەیا بە بەردی ئەلحەدا بەو معنایە لوتم یای بە بەردی واقعە حەقیقەتە کە زۆر شت هەیە لە دەرەوەی ئیرادەی ئێمە و تەنانەت پاڵەوانی خەونەکانی مناڵی منیش کە برا گەورەکەمە ناتوانێت چارەسەریکە. لە وەفاتی نەشەیە جارێکی کە دووبارە بۆ ئەم ڕوبەڕووبوونەوەی من لەگەڵ واقعە و بەو هەموو پرسیارەوە کە هێشتا لە مێشکمان. بەڵام
من لە تەجروبەی خۆم کۆمەڵێشت فێر بووم کە حەزەکەم لەگەڵ ئێوە باسی بکەم. یەکەمیان کاتێک کە کەسێک لە دەسێی کە بژاردەی یەکەم نامێنێ بە نیسبەت تۆوە، تۆ هیچ بژاردەیەکی دیکە و لە بەردەمان نییە هەتاکو بتوانی یعنی ناتوانی بژاردەی یەکەم بگەڕێنیتەوە. تەنها یەک ئۆپشنە هەیە، یا ئەوەیە شەڕەکەی لەگەڵ واقعە کە شەڕ لەگەڵ واقعە تۆ بە دۆڕاوی دەسە پێ کردووە چونکە لەگەڵ واقعە شەڕ ناکرێ نەتیجەی نییە، یان ئەوەیە وەسیلەیە کە دۆزیتەوە هەڵ بکەی لەگەڵ واقعە. هەڵکردن لەگەڵ واقعە لە ڕاستیە بژاردەی دووهەمە. ئۆکەی من بۆ لەحزەیەکیش نەشەم لە بیر ناچێتەوە، لەسەر مۆبایلەکەم ڕسمی ئەو هەیە، هەموو ڕۆژێ لە یادمایە. بەڵام من دوو شتەکەم، یەکەمیان ممارەسەی ئازارەکەی خۆمەکەم، ئازارەکەم ئەچێژم و تعبیری لێ ئەەکەم. یعنی ڕۆژی وام هەیە 4 سەعات لە ژوورەکەی خۆما بەتەنها ئەگریم. ڕۆژی وام هەیە لەگەڵ 4 هاوڕێی نەشەیە دانیشین 6 سەعات باسی یادەوەریەکانی نەشە ئەکەین، ڕۆژە خۆشەکانی، بەعزە جارێ زەردەخەنە یەتە سەر لێومان، بەعزە جارێ ئەگرین. بەڵام لە هەمان کاتە ئەچمە دەرەوە لەگەڵ هاوڕێکانما دائەنیشم، لەگەڵ مناڵەکانما ئەو هەموو ئەو ئەرکانی لەسەر شانمە جێبەجیانەکەم، گۆرانی ئەڵێم هەڵەپەڕم، ژیانی ئاسایی خۆم بەڕێوە ئەبەم، علاقەم لەگەڵ هەموو کەسێکا بە ئاسایی ئەبەم بەڕێوە. ئەمە بژاردەی دووهەمە بە نیسبەت بنەوە کە کار بکەم، پەیوەندی کۆمەڵایەتیم بەردەوام بێ، ژیانی ئاساییم بەردەوام بێ، بەڵام ئازارەکەش تا ئەخیر حەد بچێژم و تعبیریشی لێ بکەم. بە نیسبەت بنەوە چەند معنای هەیە ئەم دانیشتنەی ئەمڕۆ، بەس یەکێک لە معنا گەورەکانیشی ئەوەیە کە من بە نیسبەت خۆمە وەکو تێراپیەک ئەیبینم. دووهەم شت تێراپیەکەی بینم لەبەرەوەی کە تعبیر لە ئازارەکانی خۆمەکەم. مەسەلەی گریف لەم کتێبەیە کە زۆر باسی لێکرێ بە کوردی ڕەنگە نزیکترین کەلیمە کە بۆی دۆزرابێتەوە تەعزیەباری بێ، بەس من چەند خاڵێکم هەیە لەسەر ئەوە بیڵێم. یەکەمیان تەعزیەباری بەو معنایی یا بەو سیاقەی لە کلتوری کوردیە هەیە. معنای تەعزیەباری ئەوەیە کە یەکێکی لێ مرد مەسەن ژنەکان قژیان ڕەش نەکەنەوە بەڵام جلی ڕەش لەبەرکەن. یعنی نازانم ئەگەر ڕەش خراپە بۆ ئەبێت لەبەرکرێ، ئەگەر باشە بۆ نابێ قژ ڕەش بکرێتەوە. یان پیاوەکان تەلەڤیزیۆن داخن لە ماڵە، یعنی ڕەنگە ئێستا بە نیسبەت ئەم ئێلیتەوە کە لێرە شتیوان نەمابێ، بەڵام یەک تۆز بچنە دەرەوە لە مجتەمەعات تەماشاکەن هێشتا خەڵک تەلەڤیزیۆنەکەی بۆ 40 شەو ئەکوژێنێتەوە لە ماڵەوە، ناچن بۆ ئاهەنگ. یعنی تا ساڵێک ئەڵێ تەنانەت ئەگەر داوەتیش کرێن نابێ بچن بۆ ئاهەنگێک. ئەمە لە ڕاستیە ئازار چێشتن نییە. بەڕێی من گریف یعنی ئازار چێشتن و تلانەوە. کەلیمەی تلانەوە لە کوردیا زۆر ئەگونجێ لەگەڵەوەیە. بەس ئەوەی کە ئێمە ئەیکەین بەرامبەر بە لە دەزانی کەسێکی خۆشەویست، لە ڕاستیە ئازار چێشتن و تلانەوە نییە، لە ڕاستیە ئازاردانی خۆمانە، زیادکردنی ئازارێکی ترە بۆ سەر ئازارەکانی خۆمان. ئەوەی کە پێویستەکە بکرێ ئەوەیە کە ئازارەکە وەکو خۆی بچێژی تعبیری لێ بکەیت و هەڵ بکەی لەگەڵ ئەو ڕوتینە تازەی ڕۆژانەی ژیانت کە هاتوۆتە پێشەوە. ئەخیر خاڵکە ئەمەوێ باسی بکەم، لە تەجروبەی حیاتی خۆمەوە من شتێک تێگەشتم. ئەویش ئەوەیە کە هەمومان ئێمە ئینسان تەنهاین لەم ژیانەیە، لەسەر ئەم ئەرزە گەورەیە کە ئەژین تەنهاین. ڕاستە دایکمان هەیە، باوکمان هەیە، برامان هەیە، کەسوکارمان هەیە، هاوڕێمان هەیە، بەڵام من بیرم نییە یەکێک لە گەورەترین پرسیارەکانم بوو کە لەسەر سەری نەشە وەستا بووین و ئەو مێشکی وەستا بوو تەنها دڵی لێ ئەیە. ئەموت ئێمە ئەتوانین چی بکەین بۆ نەشە؟ ئەوەی کە ئێمە ئەیکەین بۆ نەشە لە ڕاستیە هیچ نییە. ئەوکەی باشترین پزیشک بێنە، باشترین نەخۆشخانە، باشترین دەرمان، نازام نەشتەرگەری چی، بەڵام ئەو لەو کاتەیە پێویستی بەو شتانە نەبوو ئێمە بۆی بکەین. پێویستی بەوە بوو یەکێکمان لەگەڵ یا بڕۆین، بە تەنها نەڕوا. ئەمە شعوری شخصی من بوو کە مردن ڕەنگە نادیارترین شت بێ کە ئینسان بتوانێت تەجروبەیەک بێ کە ئینسان پیایە بڕوا. کەسمان نازانین چی ڕۆیا دوایەوە ئەمرین، بەڵام بە تەنهایی ئەو شتە ئەژین. ئەی من چەند جار بیرم لێ کردەوە وتم ڕاستە من نەشە بەدەستی خۆمە خەمە ئەم چاڵەوە و خۆڵەکەم بەسەریا و بەجێ هێڵمە ڕۆمەوە ماڵەوە. یعنی
ئەگەر ڕاست وایە نەشە تەنها نەبووە ئێمەی هەبووینە وایە من لەگەڵا بڕۆشتمایە بۆ ئەو شوێنەی کە ئەڕوا من تێگەشتم لەوەی کە ئێمەی بەشەر تەنهاین لە دنیاە بە تەنهایی لەدایکە بین بە تەنهایی ئەمرین و بە تەنهاییش ئەژین ڕاستە دەیان فۆرمی پێکەوە ژیان بنیاتەنین هاوڕێیەتی دروستەکەین خێزان دروستەکەین بەڵام لە نەتیجەیە هەموو ئەوانش بۆ ئەوەیە هەوڵێک بین ئەو واقعە بگۆڕین کە ئێمە تەنهاین بەڵام ئەخیر خاڵکە ئەمەوێ بیڵێم ئەوەیە کە زۆر زۆر گرنگە ئێمە بە ئینگلیزی پێڵێن ئەکنۆڵج یعنی ئەکنۆڵجی ئەم تەنهایی خۆمان بکەین لی تێ بگەین دانی پیا بدەین بزانین کە ئێمە تەنهاین و عیلاقاتمان لەگەڵ خەڵکانی دەوروبەرمان لەسەر ئەساسی ئەو شتەدا بنین کە ئێمە تەنهاین ئەویش تەنهایە فۆرمێکە دۆزینەوە کە کەمێک تەنهایی یەک بڕەوێنینەوە بەڵام هەمیشە لە خەیاڵمان نابێ کە ئێمە تاکی تەنهاین و ئەخیر جوملە زۆر زۆر بەلامەوە گرنگە کە بتوانین ئەم تەنهاییە لی تێبگەین و فۆرمەکەی لە loneliness بگۆڕین بۆ solitude loneliness لەگەڵ solitude بەداخەوە لە کوردیا هەردووکیان پێیانەوترێت تەنهایی بەڵام دوو معنای زۆر قوڵی فەلسەفی جیاوازیان هەیە کە بەجێ هێڵم بۆ ئێوە و ئومێد دەکەم هەرێکێک لە ئێمە بتوانین لۆنلینسی خۆمان بگوێزینەوە وەرچەرخێنین بۆ solitude زۆر زۆر سوپاس